سلااو من کاڵم بە شانازیێواڵم نەوەی یەکەمی بەشی فلمسازیم لە ساڵی 2016 بۆ حەڤا لە دوای خوێندنی ئامادەییەوە لەم بەشە خۆشەویستە دەسم بە خوێندن کرد. دەواازەیەکی جوان بوو لە ژیانی منە، وەکو هوەر من لێرەوە دەسم پێ کرد. ئەو کەسانەی کاتوانن کە خوازیارن لە هوەرە ئیشکەن، خوازیاری بەشی فلمسازین، ئەگەر ئامادەیان تەواو کردووە یان پێی مانگای هوەرە جوانەکان ئەتوانن بێن لەم بەشە جوانە دەست بە خوێندن بکەن. بە بەراورد بە ساڵانی سەرەتا جیاواز و ینی گۆڕانکاریکی زۆر لە بەشەکە ڕوویاوە، هەرچەنە چەند ساڵەکە نەهاتوومەتەوە بۆم بەشە، بەس ئێستاکە هاتم گۆڕانکاری زۆرم بینی، زۆر گەشتبین بووم بەڕاستی. هۆڵی زۆر زیاتر هەیە، کەرەستەی دروستکردنی فیلمی زۆر زیاتر هەیە، مامۆستای زۆر باشتر هەیە. ئەمانە هەمووی جێی دڵخۆشیە بۆ ئێمە کە سەرەتا هاتوون بۆرە دەستمان بە خوێندن کردووە. شوێندەستی ئەم بەشە لە دەرەوەش لە پرۆدەکشنەکانە زۆر دیارە. ئەو کەسانی کە لێرە خوێندویانە لە چاو کەسانی ترا ڕێزم بۆ هەمویان هەیە، زۆر بە کوالەتی تر ئیشەکەن، زۆر پرۆفێشناڵانە ئیشەکەن لە پرۆدەکشنەکانە. ئێوەش ئەگەر خوازیارن وەرن لەم بەشە خۆشەویستە، ئەتوانن دەست بە خوێندن بکەن، دەست بە کایی هوەر بکەن لێرەوە.